ئێران زەنگی مەترسی و هێرشی لێدا کۆمەڵ و دیموکرات چۆن خۆیان بۆ شەڕ ئامادە کردووە. پارتەکانی ڕۆژهەڵات گورگان خواردو دەکرێن یان خاوەن ماڵن. دوێنێ گوتەبێژی وەزارەتی دەروی ئێران ناسر کەنعانی دوایم قسەی خۆی کردو. دوایین هۆشداری و هەڕەشەی خۆی کرد کاتێک گوتی تەمەنی مانەوە و میوانداریکردنی پارتە بەرهەڵسکارەکانی کۆماری ئیسلامی ئێران لە نێوخۆی عێراق و کوردستان کەمە و تەنها 25 ڕۆژیان ماوە. کەنعانی نەیشاردەوە کە ڕێککەوتنیان لەگەڵ حکوومەتی عێراق و هێزێک لە نێوخۆی کوردستان هەیە کە دەبێت یان ئەو حیزبانە چەک بکەن و بیان خەنە نێو کەمپی چاودێری کراو یاخود خۆیان دێنە نێو کوردستان و عێراق و هێرش دەکەنە سەریان. درەنگانێکی شەوی ڕابردوو هەردوو حیزبە دژبەرەکەی ئێران لە زڵگوێز و کۆیا وەڵامی توندی هۆشداری و گوتەکانی بارپرسەکەی ئێرانیان دایەوە و گوتیان ئەگەر ناچار بکرێن دەجەنگین و دەچینەوە بۆ ڕۆژهەڵات و ڕوبەڕووی حکوومەت دەبنەوە. پێشدوو مانگ بەرپرسی سوپای پاسداران ئیسماعیل قائانی بە ماڵپەڕی میهری گوتبوو کە ئەوان ڕێککەوتنی تایبەتیان لەگەڵ هەردوو حکوومەتی ناوەند و هەرێم و تەنانەت هێندێک هێزی دەستڕۆیشتووی ناوچەکە هەیە کە ئەو پارتانە کە مەبەست کۆمەڵی زەحمەتکێشان و دیموکراتە چەک بکەن و بیان خەنە ژێر چاودێری وردی ئەمنی دەنا خۆیان دێنە نێوخۆی کوردستان و هێرش دەکەنە سەر ئەو بارەگەیانە. ڕۆژنامەی ئەلقودس العەرەبی سەر لە بەیانی ئەمڕۆ ڕایگەیاندبوو کە کۆماری ئیسلامی ئێران ئەم جارە جددیە لەسەر هەڕەشەکانی و تەنها 25 ڕۆژ مۆڵەتی دا و بەرپرسێکی باڵای ئەمنی حکوومەتی عێراقیش قسەی بۆ ڕۆژنامەکە کردووە و گوتوویەتی کە ئەوان دەسەڵاتی ڕەهای ئەمنیان لە نێوخۆی سلێمانی و کوردستان نییە. ئەو بەرپرسیان ڕادەستی دەسەڵاتدارانی ئەمنی سلێمانی کردووە و پێشتر بەرپرسانی ئەو حیزبانەی لە زڵگوێز و کۆیا سەرقاڵی خەبات بوون. دێژی ڕژێمی مەلایی هۆشداریاندا بوو لە هەوڵێکی نێوخۆیی بە ئاڕاستی چەککردنیان و ڕادەستکردنی هەندێک سەرکردە و بەرپرسیان با ئیتلاعات و ئێران. بە پێی زانیاریەکانی تیوار بەرپرسانی ئەمریکی لە سەردانی چەند ڕۆژ بەر لە ئێستایان با بەرپرسانی باڵای یەکێتیان گوتووە دەستبردن بۆ چەککردن و ڕادەستکردنی ئەندامانی پارتە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران لە سنووری سلێمانی سزای توندی لەسەر و ڕێگە پێدراو نییە. لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا 8 جار بنکە و بارەگاکانی ئەو حیزبانە بە موشکی سوپای پاسداران بردومان کراون و لە دوو هەڵمەتیشدا چەند پێشمەرگەیەکیان ڕادەست کراونەتەوە. بەڵام تا ئێستا نازاندرێت دەسەڵاتی کوردی و بەتایبەت سلێمانی و یەکێتی لە نێوان هۆشدارێکی تاران و واشنگتۆن کامیان هەڵدەبژێرن و ئایا دەستەبەن بۆ ڕادەستکردنی پێشمەرگەی میوانەکان بۆ بەر سێداری ڕژێمی ئێران یاخود وەکو پێشتر دۆخ و قەیرانەکە چارەسەر دەکەن.